دووبارە سڵاتان لەبێت چیناتەوەری دوام هونەرمەندێکی مێژینە و دەنگخۆشە میوارەیە بۆتە میوانی پرۆگرامەکەمان کە نایەکی درەوشاوی هەیەویش هونەرمەند ڕەزا چاوڕەشان. کاک ڕەزا ئێوارە باش بەخێر بێت. ئێوارەیەوە باش، سپاس بۆ جەنابەت بۆ ئەرکە و سپاس و ڕێز و پێزانینم بۆ هەموو ئەستافە جوانیان ئارتی2 بۆ بەرنامە قەشەنگەی کە ئێواران کۆمەڵی خەڵکی تایبەت بە دیاریەوە دانیشن و هیوادارم میوانێکی ڕەحسووک بین لە شاشەی تەلەڤیزیۆنەکانی ئەو خەڵکەیە ئەمشەو ئەو میوانە جوانانەش بەخێر بێن سەرچاوان و لێرەوە ئەگەر یارمەتیم بە ئەمەوێ سەرۆخۆشیەک بنێرم بۆ بنەماڵەی هونەرمەند و پێشمەرگە و هاوڕێی خۆشەویستمان کاک حەمەڕانی کە ئەمڕۆ ساڵیادی کۆچی بوو نەمتوانی منۆکو خۆم بە پێویست لەبەر ئێرە توانم سەردانی ئەوێ بکەم و بە ناوی هەموو نەرمەدانی شەوە من دووبارە سەرخۆشی لەو بنەماڵەیەکەم و بە ناوی تۆشەوە هەر سەرخۆشیان منیش سەرخۆشیان لێکەم بە هیوای نەبینینی ناخۆشیێکی تری ئینشاڵڵا بکەونە دڵ فراوانیەوە بە خێراتی موزیسیانەکانەکەم کاکە حەمید و کاکە کاروان ئێوارە باش زۆر بەخێر بن بە هیوای دروستکردنی جەیەکی خۆش و کەشێکی ئارام پێکەوە و گوێگرتن لە کۆمەڵە گۆرانی. بەڵام با یەکەم پرسیار بکەم دواتر گوێمان لە گۆرانیەک بێم. دەستپێکەکانی تۆ لە هونەری میلیە و بوو دواتر دەستپێکردن بەرهەمێنانی کۆمەڵێک گۆرانی تر لە ستایلێکی جیاوازدا. سەردەمەکەمان پێ بڵێ بزانین چه ساڵێک بەرهەمەکانی خۆت بەرهەم هێناوە و بۆچی ستایلەکەی خۆشت گۆڕیوە؟ من پێشتر لە وەکو کاری هونەریم دەست پێکم لە ساڵی 90 تا بۆ دیارە مناڵ بووم کە ئیشمان کرد ئەو کاتە هاوڕێی خۆشەویستم کاگاری فۆزی هونەرمەند لێرە دانیشتۆ پێکەوتی پێکماندانا. ساڵی 92 یەکەم کلیپم کرد ئەو کاتە بەپێی ئەو سەردەمە بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و سۆشیالست و تیڤی ئۆمانە بوو. گۆرانی بۆ منە ناوێ ئاوازەکەی خۆم بوو هۆنراوەی محەممەد عەلی مەتۆشە لەگەڵ مۆسیقاش مامۆستا ئیبراهیم غەریب بوو. ئەوە یەکەم بەرهەمی من بوو. دوایەوە گۆرانی غەزالی بۆ ساڵی 93 کردمان. دوایەوە بە شێوەیەشی میلی بەردەوام بووم تا ساڵی 1990. هیچێکی لەو بەرهەمە کۆن و مێژنانی کە زۆربەی خەڵک یادەوەری لەگەڵ یا هەمشەو بۆت ئامادە کردوین؟ وڵای ئامادەم نەکردو بەس دەتوانم ئاماژە بە دوو گۆرانی بم. یەکیان لەوانە غەزالێ بوو، غەزالێکە بەسەر چاوە ئامادەیە. ئەوەش کە ئێستاش خەڵکانێک لە ئاهەنگەکانە لە کۆتایی ئاهەنگا زیاترەوترێ زاوا ئێوارە درەنگە کە حرمەتم بۆ چەند هاوڕێکی خۆشەویست گوایە بە ناوی خۆیانەوە توانی ئێمە ئەو خۆشەویستیانە بۆ بەرهەمەکانی تۆ بەڵام لە ئەستایی هونەرمەند من هەوەنراوەکە شەری خۆمە بۆیە حکمی کلیپەکەشم لە فەیسبوک و پێیجی خۆما بڵاو کردەوەکەوەی خۆمە. بەڵێ ئەوەی شەکەلەوانی کەوا خەڵکی دڵخۆش کردووە و منیش خۆشحاڵم کە و خەڵکە بە مادەکانی و بە بەرهەمەکانی ئەمە خۆش. باشە پێم خۆشە لەبەرەوەی لەو ساڵە کۆنانەیە کاری هونەریت کردووە و پێت دەست بردو بۆ کۆمەڵێک شت کە بۆ ئێمە تازە و نوێ بووە لەگەڵەوانە شاکە کۆمەڵە بەرهەمی تازە دامادە کرد و پێشکەشمانیەکەی کۆپلە کۆپلە بە یادەوەری بمان خەیتەوە کاتە کۆنانە. باسەگوێمان لە بەرهەمی یەکەم بێ بزانین هیچەیە و بەرهەمی خۆتە و کەی هۆنراوە و تێکستەکەی کێیە؟ دیارە مەقامەکە هۆنراوی هاوڕێی خۆشەویستم کاک محەممەد پاکژە. گۆرانێکەش هۆنراوەکەی لەگەڵ ئاوازەکە پەیمانی ڕەشیدیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لێرەوە چاوی هەردووشان ماچەکە من. دیارە ئەو کاتەش کە ئیشمانتیا کردووە وەکو ستۆدیۆی پیانۆ کارمانتیا کردووە لەگەڵ کاک ئالان و چەند هونەرمەندێکی خۆشەویست. ئەوەش ئێستا بۆتانەکەم بە دیاری بۆ ئەو میوانە خۆشەویستان. دەستەکانت خۆش بێ بە پێکەوە گوێ لە گۆرانێکی بگرین فەرمووی. بینمەوە چرای شەوان مەڵە ڕەنگەی ترێ نەتبینمەوە چرای شەوان مەڵە هێندە بەساوە بۆ یادگاری دڵم لای تۆ بەجێمە
ئەرێکیاوانە یادەوەری و چارە نووسم لە جانتاکەی کۆڵمبارە لە تۆ عزیز لە نیشتیمان ماڵاوا بێ دوای جار سەردەنێمە سەرڕانی سەفەرێشی بێ کۆتایی بێ کۆتایی کە گوڵی وەرانم مەی باڕەشی لە خۆبە ئەرێ جیاوانت لە چەشنی ئەو زەمدارەی هیچ حەکیمێت شاری ناکە دڵێ چەشنی خاشی دێنی تاوێ باران ڕووی تێناکە تاوێ باران ڕووی تێناکە باواتی گەڕانەوە تەمەنی خۆت مەسووتێن لە ویزگەی چاوەڕوانیدا ئەشکی خوێنی مەوەرێنە ئەشکی خوێنی مەوەرێن ئەرێ جیاوانە لە نامەجدا باسی عشق و جێگە ژوانم بۆ منووسە ئەبێ نیازی دڵمان وابێ غوربە دوایین شەرە نووسە غوربە دوایین شەرە نووسە ئەمان 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 من ناتوانم تۆ لە یادگەم ئەی تۆ چۆن من لە یادەکەی من ناتوانم بەجێت بێڵم ئەی تۆ چۆن من بەجێت دێڵی رفيقة هاو دمي من أرقريانا نية داوستي بقري داستم درم بيني لمسين دانا جيان جانا خم رفيقة هاو دمي من أرقريانا نية داوستي بقري داستم درم بيني لم زندانا نجاتم بالم جيانا درم بيني لم زندانا من ناتوانا توليات قم أي توجون ليادكي من ناتوانا بجد بيغم أي توجون
ناتوانم بەجێت بێڵم ئەی تۆ چۆن من بەجێت بێڵم. دەستەکانت کاک ڕەزا ماندوو نەبی ماندوو نەبوونی بۆ موزیسیانەکانیش زۆر سپاس. فەرموون بەباس لە موزیسیانەکان بکەین بزانین کێ زۆر یارمەتی دەرت بووە کێ هاوکاری کردی بۆ بەرهەمێنانی کارەکانت سەرەتا یان ئێستا بڵێ هەر لە سەرەتاوە ئێستاش لە سەرەتاوە زۆر لە هونەرمەندان بەڕاستی ئەو کات ئەوەی کە گۆرانی گوتیا موزیکزان بووە یان لە هەر بوارێکی هونەرە کاری بکردایە ئەبوون بە هاوڕێ هاوڕێی دروزە بوو بە مقابل نەبوو شتەکان ینی بۆ نمونە شاعری لەگەڵ گۆرانی بێژ موزیکزان لەگەڵ گۆرانی بێژ گۆرانی بێژ لەگەڵ ئەکتەرە هەمووی هاوڕێ دۆستی یەک بوون ئەو کات زۆر لەوانە کە هاوکاریان کردوین با بڵین بنەماڵی فۆزیەکان کاک هێرش فۆزی کاک ڤێر فۆزی کاک ئاری فۆزی مامۆسای ئیبراهیم غەریب کاکارزان کامیل کاک ئالان کامیل زۆرن خواافی کاک محەمەد زۆرن ئەوانی کە وەکو مۆسیقا وەکو شاعریش مامۆستا ئیسماعیل خوڕمالی کاک محەممەد پاکژ و کۆمەڵ لە شاعران کاک دلێر و نازانم باسی شێ وکەم زۆر زۆرن ئەوەشی کە بیرم نییە من یارمەتی دەرتا بە ئێستاچی موزیسیانە یارمەتی دەرتا ئێستا من تقریبان ئەوە 6 ساڵ کاروانم لەگەڵایە لەو کاتی کە شێوازی گۆرانی و بەرهەمەکانی خۆت گۆڕیوە بەڵێ لۆتی ستایلمان گۆڕیەوە با بڵین لە میلیۆ بۆ ئەم ستایلە کاروانم لەگەڵایە و با بڵین شەوانەش هەر پێکەوەین لە ئاهەنگی ڕێستۆرانت و شوێنە تایبەتەکانە ئەو زیاتر هاوکارمان بۆچی ستایلەکەی خۆت گۆڕی چ شتێک زۆر یارمەتی دەریا کاریگەری هەبوو بۆ تۆ ئەو کاتێ ئێمە کە ئیشی کاری میلیمانە کرد بەدەر لەوەش ئەو کات کاری خۆم کردووە بۆ نمونە لە کلیپە کۆنەکانمان تایەتی کە من هەر بەم ستایلی ئیشم کردووە بەس زیاتر لەگەڵ هونەرمەندە میلەکانە زۆر تێکەڵ و ئاشنایەتیمان هەبوو وای تر تقریبان کاریگەری چەند کەسێکی شەبەوە بە سەرمەوە کە توانی بۆ شە بکەم باشە بۆ گوێمان لە کۆپلێک لە گۆرانی غەزالێ نەبێ هەر دوایی بۆ دەکەم بە ئاخر گۆرانی بۆ دەکەم بە مادەیەکی تایبەت باشە ئێستا گوێمان لە چ بەرهەمێکە بێ ئێستا یاری ژیانی بە ژیانم ئەڵقەی پەنجەت مبارەک دیارە من بەداوای لێبوونەوە بۆ مامۆستا میدی حوسێن هۆنراوەکە ئاوازەکەی ئەوە تۆزێ دەستکاریشی بچووک ئەویش بۆ شێوەیە پێم خۆشە بێڵم و لاریشی لێ نەبووە هۆنراوەکەشی خۆمە دەستەکانت خۆش بێ مشکێگری فەرمی ئەڵقەی پەنجە مبارەک یاری ژیانی بە ژیانی ئەڵقەی پەنجە مبارەک مبارەک بێ لەبالێک بێ مبارەک دیسان ناچارم کرد بڵێم ئەڵقەی پەنجە مبارەک دیسان ناچارم کرد بڵێم ئەڵقەی پەنجە مبارەک لێ مبارەک بێ ئەڵقەی پەنجەکە لێ مبارەک بێ با دڵی منیش غەرقی مەینەت بێ با دڵی منیش غەرقی مەینەت بێ یاری ژیانی بە ژیانی ئەڵقەی پەنجە مبارەک یاری ژیانی بە ژیانی ئەڵقەی پەنجە مبارەک مبارەک بێ
ناچارم پێت بڵێم ئەڵقەی پەنجە مبارەک دیسان ناچارم پێت بڵێم ئەڵقەی پەنجە مبارەک ئەڵقەی پەنجەکە سێدارەی دڵما ئەڵقەی پەنجەکە سێدارەی دڵما خوا هەڵێ ناگرێ گردێم زوڵما خوا هەڵێ ناگرێ گردێم زوڵما یاری ژیانی بە ژیانی ئەڵقەی پەنجە مبارەک یاری ژیانی بە ژیانی ئەڵقەی پەنجە مبارەک مبارەکی بێ دەبالێت بێ مبارەک دیسان ناچارم پێت بڵێم ئەڵقەی پەنجە مبارەک دیسان ناچارم پێت بڵێم ئەڵقەی پەنجە مبارەک من زووتی نومە بێ بمبورن نەشی گیانت بێ مادوێنە بە موزیسیانەکان دەسەکانتان خۆش بێت بە دەنگی چ گۆرانی بێژێک بە تایبەت لە کۆنەکان لە بەری تۆ لە سەردەمێکی کۆنەوە دەست کردو بە هونەری گۆرانی بچن بەکێ کاریگەری بەس پیرم مەکە باسی کردەوە کاتە مناو بووم من ئەو کاتە زیاتر چۆم لە گۆرانەکانی کارۆن عوسمان کاکەمال محەممەد سالار محمود عطا ئەحمەد ئەوانە دیارە لە 84 من لە چواری ئیبتدایی بووم کۆمەڵە شتیان کردووە لە 88 و لە 87 ئەمانە من شتەکانم لایە بەڕاستیانی ئەو کاتە زیاتر جۆم دە و هونەرمەندان ناکرد بێرەوەی کە ئێمە بە شتەکە نەبێ بە دووبارەی هەموو جارێ ماڵین فۆلکلۆرەکان بەڵێ فۆلکلۆرەکان بناغی ئێمە بناغی هەموو هونەرمەندانن بەڵام ئەوان دیارە ئەوان شتیشی زۆر تایبەتن ێساش لە ئاهەنگەکانە هەموو گۆرانی تازە هەیە کە کاتێک لە هەر چارەشێکە توانی تۆ کۆمەڵە شتی تازە بڵی هەموو خەڵکەکە داوای شتی فۆلکلۆر و شتە کۆنەکان لێکەوە کەواتەوانە بناغن ئەوانە بنچینەن بۆ هونەری کوردی لەبەرەوەی کاریگەری بە دەنگی و هونەرمەنجانی کە باست کرد و نزیکیشە دەنگت هەستەکەم لەوانەوە پێیەک گوێم لێگرتووە پێم خۆشە ئەگەر توانیت یان دەرفەت مایەوە گۆرانێکی یەکێک لە هونەرمەندانی کە خۆت پێت خۆشە و حەزەکەیت بێڵێیت بۆمان بڵێ باشە بەدڵی تۆ ئێستا ئامادە موزیسیانەکان بامان دوتان دەکەیت فەرمون وەکەوەی کاگە حەمیدیش کەم گۆرانیە پێمان خۆشە بزانین بڵێن بەر پێم بڵێن بەیار باوانەکەم تا فەرمون باگوێمان لێ بە گۆرانێکی زۆر خۆشە بڵێن بەیان باوانەکە من دڵ ڕەنجاوم پێی بڵێن توخوا دڵم ناشێنێ من دڵ شکاوم پێی بڵێن بەیان باوانەکە پێی بڵێن توخوا دڵم ناشێنێ من دڵ شکاوم ئەی یاران یاران بگەن بە فریاد بێ و نەما بێ و سوتاوان
بگەن بە فریاد بێ و نەماوە بێ و سوتاوە بە تاقیتانیا بگەن بە فریاد بێ و نەماوە بێ و سوتاوە بە تاقیتانیا ئەی یاران یاران بگەن بە فریاد بێ و نەماوە بێ و سوتاوە بە تاقیتانیا دەستەکانت خۆش بێ. ئاماژەمان بۆ نەیە ڕوخسەت لە کاکەمال وەرگین لێرەوە بۆ گۆرانیە. دەستەکانت خۆش بێ. ئێمە چێژمان لێ بینی و دڵنیام لەوەی ئەویش پێی خۆشە بێت کە بەرهەمەکەی لە دەنگێکی ترەوە و لە ستایلێکی ترەوە گوێی لەبێ. ئینشاڵڵا. باباز لەوە بکەین کە هونەرمەند ڕازا چاوڕەش لە مێژە با پیرشت نەکەم تەمەنەکەی خۆت بڵێ. من 1974 تەمەەن درێژ بینا پیر نیت لە سەردەمانێکی زۆرەوە بەرهەمی گۆرانیت هەیە بەڵام لەم سەردەمە تازەیەدا بەرهەمی کلیپکراوت کەمە بۆ پێی کە خەڵک هەم بیبینی و هەم گوێی لێبێ. بۆچی؟ 2010 کلیپێکم کرد سەفەر بە 2012 گۆرانی شیرینێ کلیپمان کرد و 2015 چیژی لادێمان کرد کە هەر لێرە لای خۆتان هەیە ئەو کلیپە. ئەگەر بڵین کەم نییە کەمە بەڵام زۆر کاتیش زۆر کەس ئەبینین تەنها یە کلیپی هەیە لە هەفتەیەکە 20 داوا بەزێ دە ساڵە لەم ناچیەکەم گۆرانەکەم مانگی جارێ داوا بەزێ ئەگەم نیژۆ کۆمەڵی خەڵک گۆرانەکەم دابەزێ لە 28 جارنا بە دەجار بێ نەخێر لە مایەکە با 5 جار بێ یارە خەڵکیی وەکو جەنابیش دەیبینێ وازان تۆی منیش نەبینەوە کە خۆدەم نەوەڵاهی نەمبینیوە من پێم سیر وتم هونەرمەند ئەوە ینی بۆ نمونە من سەردەمانێکی زۆرە گۆرانیەوە لە لە 2010 بۆ نمونە کە ئەو کلیپێکم کردووە زۆر لە کەناڵەکان وەریان گرتووە دەستخۆشیان کردو بەڵام وەکو خۆم هەر نەبینیوە ئەمە جێی سەرنجە نازانم ئیتر باشە با ئەمە دەستپێکێ بێ بۆی جارێکی تر بە برایان بڵێن گۆرانی هونەرمەند کاکڕەزا زۆر بخەنە پەخشەوە مەبەستم ئەو نییە مەبەستمەوەیە ئەگەر حەقی هەموو هونەرمەندان نەخورێ یعنی بۆ نمونە من بچووکترین نمونە هەر لێرە هێنەوە کاک ساسان کە خۆی لێرە کامێرەمانێکە خۆشترین گۆرانی هەیە من مانگی جارێکی بینم بۆچی وایە کاک ساسان خۆ لێرێ بۆ شتێک ناکەی برای واستەیەکە یعنی من بەرگریەکەم لە هەموویەتی لە هەموو هونەرمەندان باشە لەگەڵ گۆرانی غەزالیا گۆرانێکی تریشت بەرهەم هێنا بۆ نزیکانە لەو ساڵانەدا وتت زۆرێک لە هونەرمەندەکان وتیان ئەمەی ئێمە ناوی چی بوو زاوا ئێوارە زاوا یەک کۆپلەمان بۆ بڵێلەوە هەلێرۆ بەڵێ بە ئێقاوەیان وەڵام موزیکیشی لەگەڵا بێت زۆر باش
ئای زاوای وەرە درەنگە بوو بارە زاوای وەرە درەنگە بوو بارە بوو بۆیە لە نەوجە جوانی خۆی بارە بوو بۆیە لە نەوجە جوانی خۆی بارە دەست چاوت خۆش بێ یەک دنیا دەوریمان لەگەڵ گۆرانیە کۆنتترۆلی شەڵە نێمەشی لاگوینەوە هەڵپەڕین دەشیان سا کۆمەڵێک لە هاوڕێیانیش ئالیا هەڵەپەڕ دەستان خۆش بێ ماندوو نەبن وام بزانم گۆرانی کۆتاییشمان هەر لەم بابەتانێ وایە غەزالێ وتت دوو گۆرانیمان ماوەی تۆ خۆتان نازانم وڵا پێمان خۆشە گوێمان نانایەکێک نا کۆنتترۆل گوێمان لە دوانی ترە بێت لەبەرەوەی باشەکەواتە پرسیارەکان کورتەکەینەوە شێوازی بەرهەمێنانی کارەکانت بڕیارە هەر بەم شێوەیە بێکە دەست پێ کردووە ئیشەڵڵا ئەمێ کاری باشترکەم بۆ نمونە ئەو کلیپی کە باسم کە لێرەیە بە شێوەیەکی فۆلکلۆری لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆری کووردا کردوومە کاک سەباحەوەن بە شێوەیەکی جلی کوردی و کڵاو و فەقیانە و ئەمە حەزم کرد ئەو شێوە ئەم ستایلە بەرەمیش تازم بە دەستەوەی ئەویش ئاوازی کاکەمەل محەممەدە و خوێنراوەی مامۆستا ئیسماعیل خورماڵیە و کاری موزیک کاگەریان ئەنجامیە و ئیشەڵا لە ماوەیەکی کورتە کاک بڕێ فەتاح بەنیازە کلیپمان بۆ بکە و کارەکان جێبەجێکەین کاک بڕێ زوو کاتەکانی تاجیلەکە بە گۆرانی بێژەکانی وادارنەوەی تووا لێنەکە بەخوا منیش وا لێ کردووە بەڵام دڵمان نایە هیچی بە هیوای بەرهەمی باش هەموو شتێکی باش کاتی و کاتەرخانکردنیوە باگوێمان لە بەرهەمی دواتر بێ بۆی یەک گۆرانیمانەمێنێتەوە بتوانین گوێمان لە گۆرانی کۆتاییش بێ فەرموو شیرینە ئەسکەبەریکەی ڕەنجینە شیرینە یارم خواچەند شیرینە شیرینە یارم شیرینە ئەسکەبەریکەی ڕەنجینە شیرینە یارم خواچەند شیرینە
كسيني يا دم بكا يا بشكا خمخور بكا ودوريد بمشيت وشيدا وقت من بر ما يخدا كسيني يا دم بكا يا بشكا خمخور بكا ودوريد بمشيت وشيدا وقت من بر ما يخدا هم دين وهم دنيا مدين عسايد سجانم دين هم شفا وهم درمانم قشك سبانم دين هم دين وهم دنيا مدين عسايد سجانم دين هم شفا وهم درمانم دين قشك سبانم دين شيرين يارم شيرين اسكباركي رنجنا شيرين يارم خواجان شيرين خواجان شيرين کەسەکانی خۆش بێ مایکەکانی من کەوت زۆر بەداخەوە کاک ڕەزا ئاوەکەت بخۆر و باگوێمان لە کۆتا بەرهەمت بێ سڵاوی و خۆشت بۆ هەر کەسێک مەبەستەوە کۆتایی قسەکانی خۆش بگەێن بۆی کە پێچەوە کێشە نییە لێرە لێرە دووبارە سڵاو ڕێزمێ بۆ هەموو خۆشەویستانی کە ئەرکێنکی شاوە شەواتون بۆێرە لە ئەرتی دووە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو کوردێک بۆ هەر تاچێک لە هەر شوێنێک بێ و دووبارە دەستخۆشی لە شارەخان و لە ئەو ستافە جوانی پشتی کامێرە و مۆنتێر و لە حرسی بەردەرگاو تا مدیرەکە من سڵاو ڕێزم بۆ هەمووتان هەیە بە ناوی مامۆستا حەمید و کاکە کاروانیش خۆشەویستیمان بۆ ئێوە ئەم گۆرانی شەریعەوەریکی کۆنا پێشکەشیکەم بێەوە ناوی چییە؟ گۆرانی غەزالێ ئاوازەوەی کاکسۆرانووری هەر تۆش لە بری من کۆتایی بە پرۆگرامەکە بێنە و هەتا سبەی ئێوارە پێتان نەگەینەوە بە بەرنامەیەکی تازە و بە بەرهەمی تازە و لەگەڵ هونەرمەندانی تازە بە ناوی هەموو ستافی NRT2 بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ أيا دمي خمر زورا قلاغ الدم حزينة نازانم بو بميلة بهود لي خمجينة أم دنيا يا بخندي دول الأمشيرينة وقمم سرقشت ونامم لبوها وخاتم زينة لسرهي شوف الراي يا رمل من بخينة لسرهي شوف الراي أو شلم من بخين أي غزالي لي غزالي شازادي فرشم كابي شازادي فرشم كابي غزالي لي غزالي شازادي فرشم كابي شازادي فرشم كابي شبو جاري لي ونفرسي نقلتينا هوالي وجاري لي ونفرسي نقلتينا هوالي كواوين ودلداري كواني سوين وقرياني او روشم قد بيناشي بر الخوين بود شاواني دل مليشي يا زلبو كوت الجيشي زرياني لبر وقاس نفولا روح ميتيانا مجاني فيروز بدليشي خوش القين ويدت جيراني فيروز
زەبان لێشی خۆش ئەڵقەینەی دەستگیران ئای غەزالی لێ غەزالێ شازادەی پەرچەم کاڵێ شازادەی پەرچەم کاڵێ غەزالی لێ غەزالێ شازادەی پەرچەم کاڵێ شازادەی پەرچەم کاڵێ بۆ جارێ لێم نەپرسی نەگەر تێنە هاڵێ بۆ جارێ لێم نەپرسی کشێک نەگەر تێنە هاڵێ ئای گۆشەی تەنیایی مەگرە دەسێمە خەژێر شەنە بۆچی دڵنی گەرانی لەم خۆشی زەماوەنە ڕوخساری پەریاسە بێجوانە زەردەخەنە هێندە نەسک و نەزارە وەک هەڵاڵە و سەمسەنە شەوق و جوانی و شۆخێتی وەک شیرینی یارمەنە شەوق و جوانی و شۆخێتی وەک شیرینی یارمەن ئای غەزالێ لێ غەزالێ شازادەی پەرچەم کاڵێ شازادەی پەرچەم کاڵێ غەزالێ لێ غەزالێ شازادەی پەرچەم کاڵێ شازادەی پەرچەم کاڵێ بۆ جارێ لێم نەپرسی نەگەر تێنە هاڵێ بۆ جارێ لێم نەپرسی نەگەر تێنە هاڵێ گۆرانی بۆ نەورۆز ئەی چرای پر شەوقی ژینی پیرۆزم ئەی چرای پر شەوقی ژینی پیرۆزم تۆی گوڵاڵا سوورای کاتی نەورۆزم تۆی گوڵاڵا سوورەی کاتی نەورۆزم هيا وشيوة ومشيتي بامتا وشيوة ومشيتي بامتا باشا وبرون بمتولتا باشا وبرون بمتولتا أي شراي بر شوقي جيني في روزم أي شراي بر شوقي جيني في روزم توي قلالا سوراي كاتينا وروزم توي قلالا سوراي كاتينا وروزم هەروەی بگرە سەر چۆپی تاوێ گوڵم شەرمی پێناوێ بگرە سەر چۆپی تاوێ گوڵم شەرمی پێناوێ باچاوی پڕەفسوونێ نیگا بۆ چاوماوێ باچاوی پڕەفسوونێ نیگا بۆ چاوماوێ نیگا بۆ چاوماوێ جرقم كنا دردكا لو يا ربي مروتا شونم دربن دردكا اخوي همو بارك هو سفر لكا بير لمناك توجه نبقى حسرتك بقير سر شو في تابع غلام شرمي تناوي بقير سر شو في تابع غلام شرمي تناوي باشاوي برابسوني نيغا بوچاوم هاوي باشاوي برابسوني نيغا بوچاوم هاوي نيغا بوچاوم هاوي
دەستم دەستۆکە باس و دەبدیگەمێ دەوەرە دەستم دەستۆکە باس و دەبدیگەمێ بەگرە سەر شۆ پیتاوێ گوڵام شەرمی پێناوێ بەگرە سەر شۆ پیتاوێ گوڵام شەرمی پێناوێ باشاوی پڕەفسوونی نیگا بۆ چاوماوێ نیگا بۆ چاوماوێ